ئایزانم سڵاوتان لێبێ و هیوای تەندروستیەکی زۆر باشتان بۆ خوازم لە هەرکوێیەکن ساعت حوتەوە گەڕین وڵاتان لە کورسات تەندروستی گەڕین و خزمەتان پێشکەشکردنی کۆمەڵە بڕگە و بابەتی گرنگی تەندروستی سەردەمیانە و بابەتی ڕۆژ با لەگەڵ هاوکارمە لەن سڵاو لێبێت تەندروستی چۆنە سڵاو لە تۆش ڕاستان سڵاو لە بینەرانی خۆشەوی سیوادارین هەر باش و تەندروست بن ئەم ڕۆژ لەگەڵ ڕاستانە لەگەڵتانە بین بۆ باسکردنی یەکێک لە نەخۆشیە هەرە بەربڵاوەکان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە سەرانسەری جیانە لەگەڵمانە بن تا کۆتایی بەرنامە بزانن تەوەر و بابەتی ئەمڕۆمان چیە و بزانن چ نەخۆشیەکە و خۆپارێزی و چارەسەرەکان لەسەری چین باوکاری ڕاستان و بێگومان دواتریش باوکاری میوانی تایبەت بە پسپۆرەکە بەڵێ ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باس لە شێرپەنجاکەین بەڵام بە دیاریکراوی باس لە شێرپەنجەی قۆڵۆنەکەین شێرپەنجەی قۆڵۆن بە شێوەیەکی گشتی کاتێک کە پلەبەندی بۆ کراوە بە سێ هەم کوشندەترین جۆری شێرپەنجە و بەربڵاوترین جۆری شێرپەنجە لە سەرانسەری جیهانادا هەندرێ لە دوای شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی سیەکانەوە بێگومان کاتێک کە بەدواداچوون بۆم بابەتاکری ڕێژەی ئامارەکانی زۆرن و هەوڵمدا زۆر بەدواداچوونم بۆ ئاماری خۆمان کرد بۆی کە بزانم لە نێو نەخۆشخانەکانی خۆمان چوونە ئەوەنەی کە بەدواداچوون کراوە لە نێو نەخۆشخانەی هیوا بەتەنها لە شاری سلێمانی ساڵان نزیکەی 100 حاڵەت 100 نەخۆشی نوێ 100 کەیسی نوێی شێرپەنجەی قۆڵۆن دەخرێنە نێو نەخۆشخانەکانەوە چارەسەر وەرەگرن بە دیاریکراوی باس لە نەخۆشخانەی هیواکەم کاتە ڕێژەکە زۆرتری شەگر باس لە نەخۆشخانەکانی تر بکەین هەر نەخۆشیەک کە ڕێژەکەی زۆر بێ و ئاستی کوشندەیەکی بەرز بێ بێگومان پێویستە جەختی لێ بکرێت و باس بکرێت ئەمە زۆر جار لەناو لایەنی کۆمەڵایەتیوانە کاتێکن باسی نەخۆشی شێرپەنجە یاخود سەرەتان زۆر جار ناسراوە ئەکرێ چواردۆر مانگسەرڵەن قەزا و بەڵا بە دوور بێ ناویشی مەهێنە با هەر نەشی بیستین بەڵام ڕاستە ئەمە بۆیە کە هەموو لایەک ترسی ئەویان هەیە کە توش بن و بۆی لێ بە دوور بین بەڵام بەڕاستی ئەم نەخۆشیە بایی ئەوەنە سەنگی هەیە بایی ئەوەنە کوشندەیە کە زۆر گرنگە باس بکرێ زۆر گرنگە باس لە ئامار و لە شێوازی خۆپارێزی و لە چارەسەر و لەو دیاردە تازانەش بکرێت کە لە کۆمەلگایە بۆ هۆکاریەوەی ئێستا ساڵانە ڕێژەیەم نەخۆشیانە زیاکە بە شێوەیەکمان زۆر ڕاستە ڕاستان بەگشتی شێوازی ژیانی هاوڵاتیان زۆر گۆڕانکاری بەسەرهات بە نمونە لە ڕووی جوڵەوە بە نمونە لە ڕووی خۆراکەوە لە هەموو ڕوویەکەوە تەنانەت گۆڕانکاریکی یەکجار زۆر بەسەر کەشوهەوە و بەسەر ژینگەیە هاتووە ئەمانە هەمووی کۆمەڵێک فاکتەرن کە کاریگەریەکەنە سەرەوەی کە ڕێژەی هەر نەخۆشیەک زیاد بکات و بە تایبەتی کێمە ئەمڕۆ باسی شێرپەنجە و بە دیاریکراوی شێرپەنجەی کۆڵۆنەکەین بێگومان هەرێکێک لەمانە کاریگەریان هەیە لە سەرم حاڵەتە و بە تایبەتی خۆراکیش کە دواتر ئەمانە هەمووی بەوردی باسەکەین چاڕاستان هەر لەسەر ئەوەی کە کۆمەڵێک شتێک کاریگەریە کاتە سەر نەخۆشی شێرپەنجە و توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادە کردوون هەواڵ یەکەم ڕەنگە هەواڵێکی سەرنجڕاکێش و بابەتێکی تازە بێت ئەویش لەبارەی دانیشتنی زۆر و جوڵەوەیە ئەگەر تا ئەسان نەتبیستووە بەڵام ئێستا توێژینەوەکان ئەڵێن کە دانیشتنی زۆر کەم جوڵەیی ئەمانە مەترسی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن زیاد دەکەن با بچینە لەم هەواڵە توێژینەوەیکی نوێی هاوبەش کە لە نێوان زانکۆی ئۆکسفۆرد و کۆمەڵی شێرپەنجەی ئەمریکی ئەنجام درراوە هۆشداریکی تون دەدات لەبارەی شێوازی ژیانی بێجوڵە و دانیشتنی بەردەوام بۆ ماوەی درێژ کە وەک فاکتەرێکی سەرەکی زیادبوونی ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن لە قەڵەم دەدرێت ئەم توێژینەوەیە کە چاودێری زیاتر لە 150,000 کەسی بۆ ماوەی 10 ساڵ کردووە دەریخستووە ئەو کەسانەی کە ڕۆژانە زیاتر لە 8 سەعات بە دانیشتن بەسەرەبن مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی کۆڵۆن بە ڕێژەی لە 135 زیاترە بەراورد بۆ کەسانی کە چالاکترن بەپێی شێکردنەوە بایۆلۆژیەکانی ناو توێژینەوە کە دانیشتنی زۆر دەبێتە هۆی خاوبوونەوەی پرۆسەی مێتابۆلیزم و زیادبوونی ئاستی شەکر لە خوێندا ئەمەش ژینگەیەکی لەبار بۆ هەوکردنی درێژخایەن لە ناو ڕیخۆڵەدا دروست دەکات کاتێک جەستە بۆ ماوەیەکی زۆر بێجوڵە دەبێت جوڵەی سروشتی ڕیخۆڵەکان کەم دەبێتەوە ئەمەش وا دەکات پاژماوە گەنیوەکان و مادە ژەهراویەکان بۆ ماوەیەکی درێژتر لە ناو کۆڵۆن تا بمێنەوە و بەرکەوتنی ڕاستە و خۆیان لەگەڵ پەردەی ناوخۆشی ڕیخۆڵە هەبێت کە لە ئەنجامدا دەبێتە هۆی تێکچوونی خانەکان و گۆڕانیان بۆ خانەی شێرپەنجەی دکتۆر جەیمس ئاندەرسن کە سەرۆکی تیمی توێژینەوەکەیە دەڵێ کێشەکە تەنها لە کێشی زیادەدا نییە بەڵکو خودی دانیشتنەکە کارلێکە کیمیایەکانی ناوجەستە دەگۆڕێ ئێمە تێبینیمان کردووە کە دانیشتنی بەردەوام دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی سی ریاکتیڤ پرۆتین کە هەندێکی بەهێزی گەشەی گرێ شێرپەنجەیەکانن
توێژینەوەکە ئاماژەشی بەوە کردووە کە تەنانەت ئەگەر کەسەکە کاژمێرێک لە هۆڵی وەرزشیش بێ بەڵام تەواوی ڕۆژەکە لە پشت مێزەکەی دابنیشێ هێشتا مەترسیەکە بە تەواوی لەسەری لا نەچووە. بۆ ڕێگری لەم مەترسیە پسپۆڕان ئامۆژگاری دەکەن لە کاتی کارکردندا هەر یەک کاتژمێر جارێک بۆ ماوەی 5 بۆ 10 خولەک بەپێ بڕۆن یان وەرزشی سووک ئەنجام بدەن. یەشێکی دیکە لە ڕێنمایە گرنگەکان ئەنجامدانی وەرزشی مامناوەندە بۆ ماوەی 150 خولەک لە هەفتەیەکدا، چونکە ئەمە سیستەمی بەرگری بەهێز دەکات و یارمەتی جەستە دەدات لە ڕێگەی ئاراکردنەوە و چالاکردنی کۆندامی هەرس مادە زیان بەخشەکان خێراتر فڕێبداتە دەرەوە. جاوەکە بینە نازیزان لەم هەواڵەیە باس لە پەیوەندی جوڵاکە بە شێرپەنجەی کۆڵۆنەوە. کاتێک کە توێژینەوە لەسەرم بابەتە کراوە بە هۆکاریەوەی کە ئێستا زۆرینەی زۆری پیشەکان بەشێکی زۆری خەڵکی لە پشت مێزێکەوە و لە ئۆفیسەکان و لە کاری کۆمپیوتەریەکەن جوڵەیان کەم بۆتەوە دانیشتنیان زۆر بووە. کاتێک کە بەدوادات چوون بۆم بابەتە کراوە دەرکەوتووە کە ڕێژی شێرپەنجەی کۆڵۆن زۆرتر بووە لەم کەسانەیە. تەنانەت قسەیەکیشی کردووەم هەواڵە باز لە شتێکە ئەڵێ ئەگەر بێت و ئەو کەسانە ڕۆژانە 1 سعاتیش لە نێو هۆڵە وەرزشیەکان یاری بکەن و بەڵام تەواوی ڕۆژەکەی تر دابنیشن و خەریکی کارەکانیان بنیا خود بۆ هۆکارێکی تر دانیش بێتن ئەمە مەترسی شێرپەنجەکە لا نابە. کەواتە چارەسەر ئەوەیە لە نێوان هەر ماوەیەکی دانیشتن جوڵە هەبێ. بە نمونە ئەگەر 45 دقەیەک دانیشتن هەبێ بۆ ماوەی 15 خولەک ڕۆیشتن و پیادەڕەوی هەبێ مەرجنی وەرزشی زۆر بێ. لێرە کاتێک ئەم کەسە بۆ ماوەیەکی زۆر دائنیشێ ڕیخۆڵەکان بۆ کۆڵۆن توانای هەرسیان خاوە بێتەوە و لە ناوبردننی ئەو بابەتە زیان بەخشانەی ڕۆژانە کاتێک کە تۆ خواردنە خۆی هەر بابەتێکترە خۆی کۆمەڵە بەکتریا و ڕەنگە کۆمەڵێ شت بێتە ناو جستەوە کە بکرێ خانی شێرپەنجەی دروستکە لە داهاتووە. ئەگەر بێت و جوڵەی ئەم کۆڵۆن و ڕیخۆڵان و گەدەش بەشەی گشتی ئەگەر هێندە خێرا نەبێ کە زوو لە ناویان بەرێ لە ڕێگەی پاشەڕ و پیساییەکانەوە لێرەیە مانەوە بوون و کەڵەکەبوونی ئەمانە بێتە هۆی دروستبوونی خانی شێرپەنجەی کەواتە دانیشتن پەیوەندی ڕاستە خۆی بم بابەتەوە هەیە. بێگومان زۆر ڕاستە. یەکێکی تر لە خاڵە هەرە گرنگەکان ڕاستان باسی CRPەکە بێگومان دڵنیام کە بەشێکی زۆرتان کە ئێستا بینەرمانن هەر بۆ جارێکیش بێت لە پشکنینەکانە CRPتان بینیوە C-reactive protein دانیشتنی زۆر و کەمجوڵەی وا کات کە ئەم جۆرە پرۆتینە بەرز بێتەوە لە جستەیە. ئەم پرۆتینەش هانی خانە شێرپەنجەیەکان ئەیات. بە زۆربوونی ئەم پرۆتینە بێگومان مەترسی توشبوون بە شێرپەنجە زیاکات. و لەگەڵ ئەوە شابێگومان ئەگەر پاشماوەی خۆراک و مادە ژاراویەکان بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە لە ڕیخۆڵەیە بەرکەوتنی زیاتر دروستە بێ و ئەمەش دووبارە مەترسی توشبوون بەم حاڵەتە هەر زیاکاتەوە. جالند وەکو هەموو جارێک خواردن یەکێکە لەو هۆکارانەی کە بۆ کاری ئێمە هەموو ڕۆژێ مرۆڤ هەر خواردنە خوا چەند ژەمێکە خوا ئەگەر بێت و ئەو خواردنێکی خوا ڕاست و دروست نەبێ جۆرێک لە کێشەی تیاابێ ئەکرێ لە ماوەی درێژان نەخۆشی دروست بکە. ئەم بابەتەش ڕاستە و خۆ وابەستی لایەنی خواردنە لە بەرەی و خواردنێکی خۆی بڕی خۆڵەکان تێپەڕێ و بە کۆڵۆنەکان بە کۆڵۆ ناتێپەڕێ. کەواتە با پێکۆچین لەم هەواڵە بزانین ئەو خواردنەی کە وا باسەکرێ زۆر خراپ بێ بۆ توشبوون بەم شێرپەنجەیە چیە؟ فەرموون با پێکۆ بزانین زانیاری زیاتر وەرگری. راپۆرتێکی نوێی ڕێکخراوی تەندروستی جیهانی جارێکی دیکە جەخت لەسەر پەیوەندیەکی مەترسیدار دەکاتەوە لە نێوان خۆی خواردنی گۆشتە پرۆسێسکراوەکان وەک سۆسج و بەرزبوونەوەی ئاستی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن. ئەم راپۆرتە کە پشت بەشیکردنەوەی زیاتر لە 800 توێژینەوەی زانستی دەبەستێ گۆشتی پرۆسێسکراوی خستووەتە ڕیزی کۆمەڵی یەکەم لە مادە شێرپەنجەیەکانە کە هەمان پلەی مەترسی جگەرە و ئەسپیستۆسیان هەیە. هۆکاری سەرەکی ئەم مەترسیە دەگەڕێتەوە بۆ ئەو مادە پارێزەرانەی کە لە پیشەسازی گۆشتدا بەکاردێن بە تایبەت نیتریت و نیترات. کاتێک ئەم مادانە دەگەنە ناو گەدە و ڕیخۆڵە دەگۆڕێن بۆ پێکاتەیەکی کیمیایی بە ناوی ئێن نایترۆسۆ کە بەوە ناسراوە زیانی ڕاستەوخۆ بە ترشی ناوەکی یاخود DNA خانەکانی کۆڵۆن دەگەێنن. جگە لەوەش کوڵاندنی ئەم گۆشتانە لە پلەی گەرمی زۆر بەرزدا دەبێتە هۆی دروستبوونی هێترۆسایکلیکەکان کە مادەی ژەهراوین و گەشەی وەرەمە شێرپەنجەیەکان خێرا دەکەن.
دکتۆرە ئێلینا ڕۆسی کە پسپۆڕی خۆراکە و نەخۆشیەکانی هەرسە ڕوونی دەکاتەوە دەڵێت خەڵک وا دەزانن خواردنی چەند لەتە سۆسجێک زیانی نییە بەڵام کاریگەریەکان بە تێپەڕبوونی کات کۆ دەبنەوە گۆشتی پرۆسسکراوی بڕێکی زۆر خوێ و چۆری تێدایە کە دەبێتە هۆی وشکبوونەوەی ناوپۆشی ڕیخۆڵە و دروستبوونی هەوکردنی بەردەوام ئەو دەشڵێت تەنها خواردنی 50 گرام لە گۆشتی پرۆسسکراو بە شێوەی ڕۆژانە مەترسی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن بە ڕێژەی لە 180 زیاترەکە بۆ دوورکەوتنەوە لەم مەترسیە پزیشکان پێشنیار دەکەن کە بە تەواوی دەستبەرداری گۆشتی پرۆسسکراو ببین و لە جیاتی ئەوە گۆشتی فرێژیان پرۆتینە ڕۆژیەکان وەک پاقلەمەنیەکان بەکاربێنین ئەگەر ناتوانیت بە تەواوی وازی لێبێنیت پێویستە بڕەکەی بۆ کەمتر لە جارێک لە هەفتەیەکدا کەم بکەیتەوە و لەگەڵیدا بڕێکی زۆر سەوزە بخورێت چونکە سەوزەکان مادەی دژە ئۆکسانیان تێدایە و دەتوانن تا ڕادەیە کاریگەرە زیان بەخشەکانی مادە کیمیاکان پوچەڵ بکەنەوە هەروەها خواردنەوەی ئاوی زۆر یارمەتی دەرە بۆ شتنی پاش ماوە کیمیایەکان لە کۆئەندامی هەرزدا. باسی جۆرە خواردنێگەکەین کە بەڕاستی لە ناو خەڵکا باوە خواردنە پرۆسسکراوەکان و خواردانن کە لە کارگەکانە ئەگۆڕێن بۆ شێوەیەکی تر و دواتریش لە بازار و لە مارکێتەکان ئافرۆشرێنەوە ئەگەر باسی گۆشتی پرۆسسکراوکەین بە نمونە سۆسز بە نمونە سەلامی بە نمونە گۆشتی قوتوەکان کە لە مارکێتەکانە هەن ئەمانە بەپێی بڵاوکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆمەڵی یەکەمی هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە پۆلێن دەکرێن لەبەرەوەی ئەم خۆراکانە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسییان بکەین ئەمانە بڕێکی زۆر لە مادەی پارێزەریان تێدایە کامەی شەکە لە هۆکارە سەرێکیەکان و بە دەرەجەی دووەمیش ئەو مادانی ترکە بۆ تام خۆشکردن و خۆشکردنی بۆن بەکارێن بە نمونە ڕێژەی ئەو خوێ زۆری کە تەیەکەن دووبارە هۆکارێکە بۆەوەی کە ڕیخۆڵە و شبکاتە و لە ئەنجامدا مەترسی توشبوون بە ڕاستاندن پێم باشترێکە ئەگەر هاوڵاتیان هەر ئارەزووی بۆ نمونە سۆسج یان ئەم جۆرە خواردنانە بکەن ئەتوانن خۆیان لە ماڵەوە گۆشت بکردن و دواتر خۆیان دروستیکەن بە شێوەیەکی پارێزراوتر بەڵێ ڕەنگە بەشێکی خەڵکی بە هۆکاری کەمی نرخی ئەم خواردنە پرۆسسکراوانە ئەم گۆشتە بەکاربێنێ بەڵام بەڕاستی تۆ ئەگەر بێت و بیر لە ماوە درێژەکەیکی تۆ بیر لە داهاتوویکی تۆ توشبوون خوا نەخواستە لە هەموو لایەک بەدوور بێ توشبوون بە جۆرێک لەم شێرپەنجاندا دەقات و بیستقات واتە خەرجی زۆرترە و پێویستی بە هیلاکەتی زۆرترە جگە لەوەی کە تۆ یەکێک لە گەورەترین سەرمایەکانی ژیانە کە تەندروستیتە لە دەستیەی پێم خۆشە تۆزێ باس لە شێوازی ڕیخۆڵەکانی شکەین هەلن بۆی کە بینەرانی زانیاریی تریان هەبێ ئەم برادرە بەکارەهێنم بە شێوەیەکی گشتی کاتێک کە باسی لە ڕیخۆڵە و لە کۆڵۆنەکرێ ئەمە دوو جۆر ڕیخۆڵەمان هەیە ڕیخۆڵە باریکەمان هەیە و ڕیخۆڵە ئەستورەمان هەیە کاتێک کە خواردن ئەچێتە نێو سوورێنچک و بۆری خورگ و دواتر ئەچێتە ناو گەدەوە لە گەدەیە کۆمەڵە پرۆسی هەرسی پیا ئەڕوا کۆمەڵە شت تێکەڵ بە گەدە ئەبێ کەواکە ئەوەی کە چەوریە ئەوەی کە پڕۆتینە ئەوەی کە جیاوازە لە یەک ببێتەوە دواتر ئەچێتە نێو ڕیخۆڵە باریکەوە کە ئەم بەشە سپی و زەردباوەیە کە لە ناوەڕاستی سکەکەدایە و دواتر ئەوەی کە پێی ئەوترێ قۆڵۆن ئەوەی کە پێوترێ ڕیخۆڵە ئەستورە و ئێمەی کە ئەمڕۆ باسی لەکەین و بەشە سەوزەیە کە وەکو لولپێچێک چواردەوری ئەو ڕیخۆڵە باریکەیی داوە کاتێکە باس لە شێرپەنجەی قۆڵۆنەکرێ شێرپەنجەکە زۆرینەی کاتەکانەکرێت لە لای ڕاستی ئەم قۆڵۆنە بە یاخود لەبەری ئەو بەری قۆڵۆنەکە کە ئەگەری توشبوونی بەم لایە کەمترە وەک باسمان کرد خواردن و هۆکارەکانی تر کە بە شێوەیەکی گشتی بە هۆکاری جینات باسەکرێ بابەتی دووکەڵکێشان بابەتی خێزانی ئەمانە هەمووی هۆکاری هەمەجۆرن کە لە دوای بە دوواداچوون و توێژینەوەی زیاتر دەرکەوتووە کە ئەمانە هەمویان بەپێی ئاستی جیاوازی خۆیان کاریگەریان و دواتری ژەوەیەکە لە پرسیارە سەرەکیەکان کە لە پزیشکی پسپۆڕەکەین تا زانیاری زیاتری نیوەربکەین زۆر ڕاستە ڕاستان باسی جۆرە خۆراشێکمان کرد کە دەستی توژبوون بە حاڵەتەکە زیاکە بەڵێ ئێستا باسی خواردنێکی کەکەن یاخود کۆمەڵە خۆراکێکی تر بکەین کە مەترسیەکە کەمەکاتەوە بە دیاریکراوی باسی دوو خواردنتان بۆکەین کە لە هەموو مارکێت و لە زۆرێک لە بەقاڵەکان بەردەسە ئەویش بڕووکلی و پاقلەمەنیەکانە با پێکۆچینە لەم هەواڵە و دواتر لەگەڵ ڕاستانە بۆتان باسەکەین.
توێژینەوەیەکی نوێ لە زانکۆی جۆنس هۆپکینز ئەنجام درا و پەردە لەسەر گرنگیەکی بێوێنەی سەوزەواتەکانی وەکو بڕۆکلی و قەرنابیت و پاخلەمەنیەکان لایە لە نوێکردنەوەی خانەکانی کۆڵۆن و ڕێگری لە شێرپەنجە. ئەم توێژینەوەی دەریخستووە کە ئەم جۆرە خۆراکانە نەک تەنها وەک ڕیشاڵ کار دەکەن بەڵکو دەبنە هۆی بەرهەمهێنانی مادەیەک کە وەک چەکێکی بایۆلۆژی دژی خانە نەئاسایەکان کارەکە. گرنگی ڕیشاڵەکان لەوەدایە کە وەک گسکێکی سروشتی کارەکەن بۆ پاکردنەوەی دیوارەکانی کۆڵۆن لە پاشماوەی خۆراکە چەور و زیان بەخشەکان. کاتێک ڕیشاڵی ڕۆکی دەگاتە کۆتایی ڕیخۆڵە ئەستورە، بەکتریای سوودبەخشی ناو ڕیخۆڵە دەست دەکات بە هەرسکردنی و گۆڕینی بۆ ترشە چەوریە کورتە زنجیرەکان. وەک ئەم مادەیە سەرچاوی سەرەکی وزەی خانەکانی کۆڵۆنە و یارمەتیان دەدات لە چاکردنەوەی هەر زیانێکی پێشوەختە کە بەردیێنەی خانەکان کەوتبێت. جا دکتۆر مارکوس تۆرن کە توێژەرە و لە بواری زانستی خۆراکە کار دەکات دەڵێ ئێمە تێبینیمان کردووە کە ئەو کەسانەی سیستەمی خۆراکیان دەوڵەمەندە بە پاخلەمەنیەکان و دانەوێڵە تەواوەکان ژینگەیەکی بەکتریایی زۆر تەندروستیان هەیە کە ڕێگری دەکات لە دروستبوونی گرەی بچووک لە ناو کۆڵۆندا. ئەم گرەیانە زۆربەی کات سەرەتای دروستبوونی شێرپەنجەن، بەڵام بوونی بڕی پێویست لە ڕیشاڵ و دژە ئۆکسانەکان وا دەکات ئەم گرەیانە هەڵی گەشەکردنیان نەبێ. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە میوە ڕەنگە و ڕەنگەکانی وەکو تووتڕک و شلیکیش بەهۆی بوونی فلاڤۆنەکانەوە هەمان کاریگەری پارێزەریان هەیە. بۆ بەدەستێنانی زۆرترین سوود پسپۆڕان ڕێنمایی دەدەن کە ڕۆژانە لانی کەم 25 بۆ 30 گرام ڕیشاڵ بخورێ. باشتر وایە بڕۆکلی و سەوزەکان بە هەڵم بکوڵێنرێن نەک لە ناو ئاودا، چونکە کوڵاندنی زۆر مادە سوودبەخشەکانیان لە ناو دەبە. هەروەها تێکەڵکردنی جۆرە جیاوازەکانی پاخلەمەنی وەکو نیسک و نۆک لە ناو ژەمە سەرەکیەکاندا نەک تەنها تەندروستی کۆڵۆن دەپارێزێ بەڵکو ئاستی کۆلیسترۆلیش دادەبەزێنێ. پزیشکان جەخت دەکەنەوە کە گۆڕینی نانی سپی بۆ نانی ئاردەجۆ یا گەنمی تاو هەنگاوێکی سادە بەڵام کاریگەرە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەرس. بەڕێزان باسمان لە بڕۆکلی کرد، یەکێک لەو خواردنانەی کە ڕێژەیەکی زۆر باشی لە ڕیشاڵتیاجا بە بچینە سەر و بابەتی کە ڕیشاڵ بۆ بەسوودە. ڕیشاڵەکان لە پرۆسەی هەرسا هاوکارێکی زۆر گەورن. بەکو لە سەرەتای باسم کردگەربیتان بێ کاتێک کە تۆ ژەمە خواردنێکە خۆی یاخود خواردنێکی نەشیاو کە ئەگەری هەیە ڕێژەی خانە شێرپەنجەیەکان زیادکە، ئەگەر ئەم خواردنە ڕیشاڵی لەگەڵا بخۆی مەترسیەکە زۆر کەمترەکاتەوە. بۆ لەبەرەوەی ڕیشاڵ پرۆسەی هەرس زۆر ئاسانەکە، هاوکارێکی زۆر گەورەی گەدە و کۆڵۆنە و بە شێوەیەکی گشتی ئەو شتە زیان بەخشانی کە ئەمێنێتەوە ناهێڵە بمێنێت وەکو گسکێک هەمویان گسکەیە و فڕیانەیە لە ڕێی ڕۆکان و پاشماگانی جەستەوە دەریانەکە لە جەستە کەواتە ڕیشاڵ نایەڵێ ئەم بابەتە زیان بەخشانە بمێننەوە ئەو شوێنە بە ماڵی خۆیان بزان و فڕیانەیەتە دەرەوە تاوەکو زیانی زۆرتریان نەبێ و نەبنە خانی شێرپەنجەی. جا لە مەواڵەیە باس لە کۆمەڵێک جێگرەوەی بڕۆکلیەکە ڕەنگە کەسانێکە بێ حەزیان بە بڕۆکلی نەبێ. یەک کۆمەڵ خواردنی تر هەیە هەر لە سەوزەواتەکان وەکو کەلەرم وەکو گوێزەر. ئەگەر هەر زۆر ئارەزوت بە سەوزەواتەکان نییە بابەتی میوە جیاوازەکان سێو و مۆز و هەنار و پرتەقاڵ و هەمویان ڕێژەی ڕیشاڵیان تەیە. چکە لەوەش پاخلەمەنیەکانی ژەگەر بکوڵێنرێن و بخورێن بابەتی نۆک و نیسک و فاسۆلیا و ماش و هەمویان ڕێژێکی باش لە ڕیشاڵیان تەیە کە پرۆسەی هەر زۆر ئاسانەکە و هاوڕێیەکی زۆر باشی گەدە و ڕیخۆڵەکانیشن. دەستۆشڕاستانجایە خاڵیتری زۆر گرنگ با باس بکەین کە چۆنیەتی ئامادەکردنی خواردنەکەی ئێمە بێگومان نەزانین کە ئەو خۆراکانەی لە هەواڵەکەمانە هەیە وەک لە ڕاستان باسی کرد پرۆژێکی زۆر باش لە ڕیشاڵ و لە مادەی سوودبەخشیان تەیە کە جەساتوانێ هەم بە گشتی سوودی لێوەرگێ هەمیش دەتوانێت ئەم خواردنانە تا ڕادێکمان پارێزە لە شێرپەنجە و مەترسی کەم کاتەوە. بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێمە چۆن خواردنەکە ئامادەکەین وەک لە هەواڵەکەمانە هەبوو زۆر گرنگەکە لە جیاتی ئەوی کە لە ناو ئاوێکی زۆر گەرما بکوڵێنرێت باشترە بە هەڵم بکوڵێنرێت بۆی کە خۆراکە مادە و ڕیشاڵە گرنگەکانی ناو خواردنەکە تێک نەچێت چکە ئەو کاتە
ئێمە ئەگەر خواردنەکەش خۆین سوودێکی لێوەرناگرین ئەگەر خۆراک ئامادەکانی ناویمان دەست نەکەوێت. بێگومان زۆر ڕاستە جا لەنتەر سەبارەت بە باسەکەمەینەوە ئەم جارە باس لە یەکێک لەو نەخۆشیانە ئاکەین کە وابەستەی دروستبوون بە شێرپەنجەی کۆڵۆنەوە کرد ئەویش نەخۆشیەکانی هەوکردنی درێژخایانی کۆڵۆن کۆمەڵی جۆری جیاوازی هەیە ئەوتری ئەگەر بێت و چارەسەری ئەم نەخۆشیانە نەکرێ بەشێکی خەڵک وا ناوە لە ناو خەڵکاڵێ من قۆڵۆنم هەیە واتە جۆرێک لە گرفتەکانی هەوکردنی قۆڵۆنی هەیە پێکۆچینە لام هەواڵە با ناوەڕۆکی واڵەکە بزین و دوای بزین پەیوەندی چیە بە شێرپەنجە بفەرمون. توێژنەوەیەکی نوێی مایۆکلینیک تیشک دەخاتە سەر ئەوەی کە تێکچوونە بەردەوامەکانی فەرمانی کۆڵۆن وەک قەبزی درێژخایەن و نەخۆشیەکانی هەوکردنی ڕیخۆڵە تەنها نیشانەی بێزارکردنین بەڵکو زەنگێکی مەترسین بۆ ئەگەری گۆڕانکاری خانەیی. توێژینەوەکە دەریخستووە کە تێکچوونی فەرمانی کۆڵۆن دەبێتە هۆی دروستبوونی حاڵەتێک کە تێیدا تێکچوونی هاوسەنگی نێوان بەکتریا سوودبەخشەکان و بەکتریا زیانبەخشەکان دێتە ئاراوە. کاتێک کۆڵۆن ناتوانێت بە شێوەیەکی ئاسایی پاژماوەکان فڕێ بداتە دەرەوە فشارێکی زۆر دەکەوێتە سەر دیواری ڕیخۆڵەکان. ئەم فشارە دەبێتە هۆی دروستبوونی درزی زۆر ورد لە پەردەی پارێزەری کۆڵۆندا کە ڕێگە دەدات بە بەکتریا و ژەهرەکان دزە بکەنە ناو سووڕی خوێنەوە. ئەمەش حاڵەتێکە پێی دەوترێت دزەکردنی ڕیخۆڵە. ئەم پرۆسەیە سیستەمی بەگری جەستە دەخاتە حاڵەتی ئامادەباشی بەردەوام کە دەبێتە هۆی هەوکردنی درێژخایەن وەک زانراوە هەوکردنی بەردەوام یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی تێکچوونی دیێنەی و سەرهەڵدانی خانە شێرپەنجەیەکە. دکتۆرە سۆفیا بێنت کە پسپۆڕی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرسە دەڵێت زۆرێک لە نەخۆشەکان نیشانەکانی وەک غازات ئەوسانی سک و قەبسی بە هەند وەرناگرن بەڵام ئەمانە ئاماژەی ئەوەن کە کۆڵۆن لە ژینگەیەکی ناتەندروستەیە. تێکچوونی فەرمانی کۆڵۆن دەبێتە هۆی ئەوەی کە مادە کیمیایی زیان بەخشەکان بۆ ماوەی چەندین ڕۆژ لە ناو جەستەیە بمێنەوە لە کاتێکە ئەبێت لە ماوەی چەند کاتژمێرێکە فڕێ بدرێن. ئەمە ڕێک وەک ئەوە وایە کە پاشماوەی ماڵەکەت بۆ چەندین هەفتە لە ژوورۆ کۆ بکرێتەوە. بۆ گەڕانەوەی فەرمانی سروشتی بۆ کۆڵۆن پزیشکان جەخت دەکەنەوە لەسەر سێ خاڵی سەرەکی. یەکەم خواردنەوەی بڕی پێویستی ئاو واتە لانی کەم 2 لیتر لە ڕۆژێکدا بۆ نەرمکردنەوەی پاشماوەکان. دووەم بەکارهێنانی پرۆبایۆتیکەکان کە لە ماست و خۆراکە تر و شوێنەراوەکاندا هەن بۆ گەڕانەوەی هاوسەنگی بەکتریاکان. سێم کەمکردنەوەی سترێس و دڵەڕاوچێ چونکە کۆڵۆن پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە دەمارەکانەوە هەیە و سترێس دەبێتە هۆی گرژبوونی نادروستی ڕیخۆڵەکە. ئەگەر توەیەکێکی لەوانەی کە لە دوای خواردنی ژەمێکی قورسی ئێوارە بە یاخود نیوەڕۆ پێ کاتبێت لە کۆمەڵی خواردنی قورس و چەور هەستەکەی لە دوای ژەمەکە هەست بە توندیسک و غازات و بابەتی قەبزی لە دواتراکەی ئەم هەواڵە ڕێک بۆ تۆیە. ئەکرێ ئەو گرفتانەی کە ئەم ئەبنە هۆکاری دروستبوونی ئەم کێشە تەندروستیە وردە ئەگەر چارەسەر نەکرێن ببێتە هۆکاری بابەتی درێژخایەن گرفتی درێژخایەنی قۆڵۆن دروستکە کێکێک لەو گرفتانە بێگومان شێرپەنجەیە. ڕاستە ڕەنگە سەرەتا هەست بە هیچ نەکەی بەڵام وردەم خانە شێرپەنجەیانە زیاکە نەگەر بێت و چارەسەر وەرنەگری ئەگەر بێت وم بابەتەوە باشتر نەبێ. کاتێککە ئەم خانە وردە گەشاکەن لە خانی شێرپەنجەی بێزیانەوە ئەبن بە خانەی شێرپەنجەی زیانمەند کەواتە لەگەڵمانە بمێنەوەی کێکەلو پرسیارانەی کە دوایی لە پزیشکی پسپۆرێکین چۆن چارەسەری ئەم بابەتە بکەین و چۆن یەکێک بزانێت کە ئەم گرفتانەی هەیە کە باسم کرد پێویستی بۆیە چارەسەر وەربگرێ. زۆر ڕاستە جاڕاستان سێ خاڵی زۆر گرنگمان هەبوو لە کۆتاییە. خواردنەوەی ئەو کە ئاسانترین چالاکیە کە هەر یەکێکمان بتوانین لە ڕۆژێکە ئەنجامی بین و لانی کەم 2 لیتر و بە ڕێژەیەکیش نەبێت کە زۆر بێ بەڵام 2 لیتر لە ڕۆژێکە بڕێکی زۆر باشە و خواردنی هەندێک لە پرۆبایۆتیکەکان بۆ نمونە ماست کە ئەویش خواردنێکە لە ماڵی هەمومانە هەیە و لەوە هەمووی گرنگتر دوورکەوتنەوەی لە قەلەقی و سترێس و دڵەڕاوچێ. اینجا ئێمە بۆ ئەوەی کە بزانین تا چ ڕادێک نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن لە جیهاندا بەربڵاوە کۆمەڵێک ئامارمان بۆ ئامادە کردو. بەپێی ئامارەکان ساڵانە نزیکەی 2 ملیۆن کەیسی نوێ تۆمار دەکرێت کە
تووشی شێرپەنجەی کۆڵۆنە بن و بەداخەوە لەم ڕێژەیە نزیکەی 900,000 گیان لە دەسەدەن ڕاستان کە بە نزیکەی نیوەیان یاخود بڵین 140 بۆ 145 ئەو کەسانە بەهۆیەوە گیان لە دەستێن و بە سێەم بەربڵاوترین جۆری شێرپەنجە دائەنرێت کە هەموو ئەم خاڵانە پێکەوە بۆمان ئەسەلمێنن کە گرنگە باسی ئەم بابەتە زۆر بکرێت و هاوڵاتیان ڕێنمایی تەندروستی لەبارەیەوە بە باشی بزانن بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە کەسێکیش توش ببێت لە قۆناغەکانی سەرەتاوە هەستی پێ بکرێت. بەڵێ جالەن پێم خۆشە منیش کەمێک باس لە مەترسیە گەورەکان بکەم بەشی کێمانە بێگومانم لەوەی کە هاوڵاتیان بیستویانە بەڵام ڕەنگە یەکدوانێکیان تازە بێت کاتێکە باس لە مەترسیەکانی ئەو بابەت و ئەو شێوازی گیانکردنانی خەڵکە کاکە ئەبێت هۆکاری دروستبوونی شێرپەنجەی کۆڵۆن لەسەری سەرەوە باس لە بابەتی قەڵەوی و جگەرە کێشانەکرێ قەڵەوی بێت هۆکاری ئەوەی کە خانەی ئەو خانانەی کە ئەبنە هۆکاری دروستبوونی شێرپەنجە زیاوێ لە جستەیە و خانە خۆڕسکەکان کە هۆێرشەکەنەوە سەر جستەی خودی خۆت ئەمانە لە جستەیە زۆرە بن و بنە هۆکاری دروستبوونی شێرپەنجەی کۆڵۆن جگەرە کێشانیش دووبارەت بە هاوشێوەی ئەو بەم شێوەیە کارەکە بێت هۆکاریەوەی کە ئەم خانانە لێرەیە زۆر بن باس لە خانی شێرپەنجە یەکەم بابەتی گۆشت و بەرنامەی خۆراکی گۆشت خودی خۆی وەک لە باسکرا گۆشتی پرۆسسکراوەکان بە پلەی یەکەم زۆر خراپن لەم بابەتەیە و بەرنامەی خۆراکی کاتێکە باز لە بەرنامەی خۆراکی کرێت بەرنمەیەکی خۆراکی کە ڕێژەی ڕیشاڵی نزم بێەوە دەوڵەمەند نەبێ بە خواردنی سەوز و ڕیشاڵەکان گرفتێکی زۆر دروستەکە و بابەتی بۆ ماوەی و کوحول بۆ ماوەیش بێگومانێکی ترە لەو هۆکارانەی کە ئەگەر کەسێک لە کەسانی یەکەمی خێزانی دەدایکیان لە باوکیان لە برایەکی گەورەی لە خوشیەکی گەورەی ئەم گرفتە هەبێ زۆر پێویستە کە ئەم کەسە بە دوای چارەسەر بچێەوە پشکنینی بەردەوام بکە لەگەڵمانە بمێنن وردەکاری زیاتر سەبارەت بەم باسە ماوە پزیشکی پسپۆرمان لەگەڵایەوە وەڵامی هەموو ئەو پرسیارانتان لە هەموو ئەو پرسیارانتان کە ئێستا لە لاتان دروست بووە بێگومان وچانێکی کوردوەرەگرین و دواترە گەڕینەوە خزمەتان. دووبارە سڵاوتان لێبێ بەرداوام بین لە باسی بابەت و تەوەری ئەم ڕۆمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە دکتۆریان زۆر بەخێوی سڵاوتان لێبێ و کاتتان باش دکتۆر با یەکەم پرسیارمان لەوە بێت کە وەک ئەزانین ساڵانە ڕێژەیەکی زۆر لە توشبوانی شێرپەنجەی کۆڵۆن لە سەرانسەری جیهانە تۆمارەکە و بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە بەگشتی هۆکاری ئەم زۆربوونە چییە هۆکاری ئەم تۆمارکردنە چییە؟ طبعا نەکە لە کوردستانە لە هەموو جیهانە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی ڕووی لە زیابوون کردووە و یەکێک لەوانە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەیە کە لە هەموو دنیا ساڵانە ڕوو لە زیابوون ئەکا کە بەبێ توێژینەوەیەک لە جۆرناڵێکی زۆر بەناوبانگ جۆرناڵی نەجم لەوانێ ئێوە شارەزاییتان هەبێ کە بەحسێک کرا لە هەشتاکانەوانە هەتاکو 2015 کە بۆیان دەرکەوت ڕێژەی شێرپەنجە یاخود توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن بە لە 163 زیایی کردووە کەمە ڕێژەیەکی زۆرە نەکە ڕێژەکەشی زیایی کردووە بەڵکو تەمەنەکەشی هاتوۆتە خوارەوە واتە لە تەمەنی گەنجانە ئێستا زیاتر ئەم نەخۆشیە دروست ئەبێت. باشە هۆکاری ئەم گۆڕانکاریە گەورەیە چێ دکتۆر بەگشتی ئایا شێوازی ژیانە ئایا کەشوهەوایە ئایا چ شتێ واکات کە ئەم ڕێژێ ئاوە زۆر بێت؟ بووی بە دقیقی جوابی ئەو پرسیارە بینەوە ئێمە بێ بزانین هۆکارە یاریدەدەرەکان چین بۆ ئەم شێرپەنجەیە. هۆکاری یاریدەدەرەکان بە شێوەی گشتی ئێمە ئەیکەین بە دوو بەشەوانێ هەندێک لەو هۆکارانە کە ئێمە توانین دەستکاری بکەین و گۆڕانکاری تیا بکەین هەندێک لەوانی کە ئێمە ناتوانین گۆڕانکاری تیا بکەین و ئەم هۆکارانەش تەراکومیە بە معنای ئەوەی کە چەندێک کەسەکە بەرکەوتی زیایی هەبێت بەم هۆکارانە بە مەودای تەمەنی ئەوە مەترسی توشبوونی بەم شێرپەنجەیە زیاکە و ئەم هۆکارانەش هەل لە تەمەنێکی مناڵیەوانێ دەست پێەکە بۆ نمونە هەل لە دوای لەدایک بوونەوانێ دوو هۆکاری زۆر سەرەکی دەورەبینە یەکەم ڕەگەز لە بەروی لە پیاوانە زیاترەکە دووهەمیان هۆکاری بۆ ماوەی ئەمە هەت لە دوای لەدایک بوونەوانێ ئەو کەسە هەڵگری ئەم هۆکارانە ئەبێ ئەو هۆکارانی کە ئێمە ئەتوانین گۆڕانکاری تیا بکەین لەگەڵ تەمەنە قەڵەوی کێکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە یارمەتی دەرە بۆ توشبوون بە شێرپەنجە وەرزشکردن لە توێژینەوەیەکی زۆر بەناوبانگە دەرکەوتووە کە وەرزشکردن بە شێوەیەکی بەردەوام نسبەی توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە لە 130
کەم ئەکاتەوە دوورکەوتنەوە لە مادەی کحول و لە جگەرە کێشان کە ئەمانە هەمووی وا ئەکا نسبەی توشبوون کەم بێتەوانێ لەگەڵ شێوازی خواردنە ئێمە ئێستا شێوازی خواردنەکەیە کە پێڵێن شێوازی خواردنی ئەوروپی یاخود ئەمریکی یاخود با بڵێن غەربی بە شێوەیەکی عام کە گۆشتێکی زۆر ئەخورێ یاخود پرۆسێسکراو گۆشتی پرۆسێسکراو و خواردنی پرۆسێسکراو بە شێوەیەکی گشتی و فاسفودەکان کە ئەمانە لە ژیانی ڕۆژانەی ئێستامانە زۆر زیایی کردووە کە کاتێکە مقارنەیەکین بە ساڵانی ڕابردوو ئەو هۆکارانی کە ئێمە ناتوانین گۆڕانکاری تیا بکەین یەکێک لەوانەوە کووتمان ڕەگەزە هۆکاری بۆ ماوەیە تەمەەن هەتاکو هەڵچێت توشبوون مەترسی توشبوون بەم شێرپەنجەیە زیاترێکە کاتێک کە تو سری ئەم هۆکارانە ئەەکەی بە تایبەتی ئەو هۆکارانی کێ لە دەستمانە ئێمە گۆڕانکاری تیا بکەین سەرەکین زۆر گۆڕاوە لە چاو ساڵانی پێشوو بگرە لە چاو 100 ساڵ 200 ساڵ 500 ساڵ پێش ئێستا کە سەحرەکە و جوڵە زۆر کەم بۆتەوانێ خواردن هیچ تەندروست نییە زیاتر زۆر ڕوومان کردووەتە فاسفودەوانێ مەسەن مادەی پلاستیکەکان زۆر بەکارهێنین ماوادی شەکر زۆر بەکارهێنین ئەمانە هەمووی وای کردووە کە توشبوون بە شێرپەنجە یەکێک لە هۆکارەکان پیسبوونی ژینگەیە کە هەموو وڵاتان لە سەرانسەری دنیای بەدەستیەوە ئەناڵێنە ئەمانە وای کردووە کە مەترسی توشبوون بەم شێرپەنجەیە و ڕێژی توشبوونیش بەم شێرپەنجەیە ڕوو لە زیابوون دەست خۆش بکتۆ بەشەیەکی گشتی بەشێکی زۆری هۆکارەکان خستە ڕوو ئەگەر دەفەتیشە بێت دوایی حەزەکەم بە جیاباسیشیانکەین بەس ئاماژەت بە شتێکی خۆشم کە بە دوواداچوون بۆ بابەتەکە کرد ئەوتری هەروە خۆت باسە کرد شێرپەنجەی قۆڵۆن سە لە نێو بەشێک لە گەنجانە زۆر بووە جاران بیر و ڕاکە هەر بەم شێوەیە بووکەم نەخۆشیە لە کەسانی تەمەەن 50 ساڵ و 45 ساڵ بەرەوسەرەوە دروستە بێ بەڵام ئێساڵێن جۆرێکی جیاوازی لە نێوان گەنجانە دروست بووم نەخۆشیە چ جیاوازیەکی هەیە شێوە پێکاتی شێرپەنجەی قۆڵۆن لە گەنجان و لە گەورە ساڵانە خۆی کاتێک کە شێرپەنجە نەکەر کۆڵۆن هەموو شێرپەنجەیەکی تر لە تەمەنی گەنجترێکە کە دروست ئەبێ تۆزێک دڕترێکە مقارنەتەن بە شێرپەنجەیە کە لە تەمەنێکی گەورە ساڵیا لە 60 و لە 70 ساڵەکان سامناکتر ئەگەر لە گەنجات سامناکترێکە لەبەر ئەوە عیلاجێکی زۆر بەقوەترێکی ئەوێ و ئەمەش پێمان ئەڵێ کە گەنجانیش ئەبێت وریابن هەرچ کاتێک ناڕەحەتێکیان بۆ دروست بوو هەرچ کاتێک هەستیان کرد مەسەرەن ئەو نیشانانە ئەگەر دوای دەرفەت بێت باسی بکەین نیشانەکانیان تیا دروست بوو بەدەن خوانەوە بچن وەیەک لەو فاکتەرانی کە زۆر مهمە گەنجان ئاگاداری بن پشکنینی پێشوەختەیە کە نابێت ئیهمالیکەن کە پشکنینی پێشوەختە ئەبێ لەسەر ساغی بکرێت بەبێ ئەوەی هیچ نیشانێکی هەبێ ئێمە ئەتوانین تەنها پشکنینی پێشوەختە ئەتوانێت ژیانی ئێمە ژیانی گەنجان ڕزگار بکە لە مەترسی مردن بە شێرپەنجە دەستخۆش دکتۆرە لەسەر پشکنینی پێشوەختە ئایا بۆ هەموو تەمەنێک ئاساییە بیکە یاخود چ ئاستێکی تەمەن گرنگە کە ئەم پشکنینە بکات و ساڵانە چەند جار بیکەن ئەگەر باسی شێرپەنجەی کۆڵۆن بکەین بە دیاری کراوی لە تەمەنی 45 ساڵی ئەوانە تر بەپی هەموو داتا جیهانیەکان و ڕێنمایە جیهانیەکان لە تەمەنی 45 ساڵی ئەوانێ لە ئافرەتیش و لە پیاوانیشە ئەبێت دەست پێ بکە کە چەند فەحسێک لە خۆی ئەگرێت هەنێک جۆری هەیە بەڵێ لە ڕێی پیساییەوە ئەکرێت ئەمیش مەجموعەیەک نەوعە کە بە دوای یەک خوێنە ئەگەڕین لەناو پیساییە کە کاتێک خوێنەکە زۆرجار بە چاو نابینرێت بەس لە ڕێی مایکرۆسکۆپەوانێ ئەتوانین بیبینین و هەنێ فەحسی تر هەیە کە فەحسی زۆر دقیقترێکە لە ناو پیساییە بە دوای خانەی شێرپەنجەیە ئەگەڕێت ئێمە ئەتوانین ئەم ڕێگایانە بگرینە بەر ڕێگایەکی تر لە ڕێی نازوڕەوەیە کە ئێمە ئەتوانین بڵین نازوڕەکە لە هەمووی باشترێکە بۆچی لەبەروی هەم بە چاو ئەیبینێت و هەم ئەتوانێت ئەو گریانە دەستنیشان بکە کە هێشتا شێرپەنجەنین کە جۆرەگرێکە پێڵین ئەدینۆما یاخود پۆلیبی پێوترێت ئەمانە هەنێک جۆریان هەیە ئەگەر بمێنێتەوە لەگەڵ تێپەڕبوونی کات مەترسی گۆڕانکاریان هەیە بە شێرپەنجە کاتێ ئێمە نازوڕ ئەەکەین ئێمە ئەتوانین ئەو گریانە ئەو پۆلیپانە لێکینەوانێ کە کەسەکە ئەپارێزین لە توشبوونی بە شێرپەنجە لە کاتێکا کە ئێمە فەحسی پیسایی ئەەکەین بۆمان دەرئەکەوێت کە ئەم کەسە شێرپەنجێت یعنی شێرپەنجەکەمان بۆ دەستنیشان ئەکا ئەوە نییە بڵێ منعی کەسەکە بکا لە توشبوونی بە شێرپەنجە بەڵام بەس نازوڕ ئەتوانێت کەسەکە منع بکا لە توشبوونی بە شێرپەنجە لە ڕێگەی لابردنی ئەو پۆلیپانەوە یاخود ئەو گریانی کە هێشتا
نەگۆڕاون و نەبوون بە شێرپەنجە. بەڵێ دکتۆر مودای ئەنجامدانی پشکنیان چۆنە ساڵی جارێکن 6 مانگ جارێکن؟ بەڵێ طبعا ئەگەر هاتوو یەکەم جار عادەتەن ئەو فەحسانی کە ڕێگەی پیساییە ئۆکرێ ساڵانەیە ساڵانە پێویستە کەسەکە بیکە بەڵام بەس کاتێک کە باسی نازۆر ئەکەین ئەگەر هاتوو کەسەکە نازۆری کرد و هیچ گۆڕانکاریەک هیچ شتێک نەبیندرا لە ناو کۆڵۆن و ناو ڕێکە ئەتوانین بڵین دوای 10 ساڵی کە تۆ ئەتوانیت نازۆر بکەیتەوە یعنی تاکو تۆ 10 ساڵی تر ژیانە پارێزراوە لە توشبوونت بە شێرپەنجە. بەڵام بەس ئەگەر هاتوو پۆلیپێک یاخود گرێکی بێوەی هەبوو ئەو گرێلی ئەکرێتەوە ئەبرێ بۆ زەرعە کە زەرعەکە طبعا صفاتی ئەو جۆرە گرێمە پێڵە بپی جۆرە گرێکە هەنێکیان پێویستەکە دوای ساڵێک نازۆڕەکە دووبارە کاتەوە هەنێکیان دوای 5 ساڵ پێویستەکە کە نازۆڕەکە دووبارە بکاتەوە. دکتۆرێکی تر لەو بابەتانی کە پێم خۆش بوو باسی بکەم خۆشت ئاماژەت پێەیە لایەنی بۆ ماوەی لایەنیەوەی کە ئەگەر کەسێک لە کەسانی یەکەمی خێزانیا لە دایک و لە باوانیا ئەم نەخۆشیە هەبێ پشکنینەکان بۆ ئەمی شەروایە هەر لە سەر 5 ساڵ پێویستە پشکنینکە یان ئامادەباشی بۆ ئەم کەسە زووترە بێ بکرێ بەپی طبعا ئێمە هەموو شێرپەنجەی کۆڵۆن لە سا 5 بۆ دەیان سبەبەکەی بەهۆی هۆکاری بۆ ماوەیەوەیە ئەگەر ئێمە تەکید بین ئەم کەسە هۆکاری یاخود با بڵین شێرپەنجە هەیە لە عیلەکەیانە ئێمە یەکەم شت ئەتوانین فەحسی جیناتیان بۆ بکەین فەحسی بۆ ماوەیان بۆ بکەین بۆی بزانین چ جینێک لەم عیلەیە هەیە کە هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجە و لە ڕێژی و ئەتوانین بزانین کە ئەم جینە هۆکارە بۆ چ جۆرێک لە شێرپەنجە و چ جۆرە شێرپەنجەیەکیان لە هەمووی مەترسیدارترێکە. ئێمە بۆ ئەوە ناڵین ئەبێ کەسەکە بۆستێت یاخۆ ئەندامانی تری خێزانەکە بۆستێتە تاکو تەمەنی 45 ساڵی بڵکو ئەبێ لە تەمەنێکی زۆر گەنجترێکەوانێ پشکنین پێشوەختە بکە طبعا بەپی ئەو جینەی کە لەو کەسە یاخۆ با بڵین لەو عیلایە هەنێکێ هەر لە تەمەنی هەرزەکاریەوانێ پێویستەکە کە پشکنینی پێشوەختە بکە نەکرد پشکنینی پێشوەختە هەنێک هەڵگری بۆ ماوەیی کە موسەبێ بۆ توشبوونی شێرپەنجە پێویستەکە زۆر جار کۆڵۆنی لا ببرێ یاخود پێویست ئەکا مەعیدەی لا ببرێ یعنی بەپی ئەو جینی کە لە کەسەکە یاخود لە عیلەکە هەیە شەرت نییە هەر بە فەحس نەجاتی بێن لەوانەیە پێویستکە کە نەشتەرگەریەکیشی بۆ بکرێ بۆی نەهێڵین لە داهاتوە تووشی شێرپەنجە ببێت. زۆر باشە دکتۆر ئەگەر بکرێت لەسەر ئەم نمونەیەمان بۆمان باس بکەیت کە توشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن ئەگەر بێت و لە هەر بەشیشی کۆڵۆن نابێت چ جیاوازیەکی هەیە لە ڕووی ئەوەی کە ئایا مەترسی کام لایە زیاترە ئایا چارەسەرەکان ئەگۆڕێن بۆ لایەکی کۆڵۆن؟ طبعا بە شوێکی گشتی ئێمە دابشەکەین بۆ لای ڕاست و لای چەپ طبعا سێ بەشی سەرەکی هەیە کۆڵۆن بەشێکەیە کە پێڵین سێندین کۆڵۆن واتە بەشی لای ڕاستە بەشێکە کە ترانسڤرس کۆڵۆنی پێڵین کۆکو پاڵکەوتۆ با بڵین بەشێکیان دیسێندین کۆڵۆن کەیەتە خوارەوانێ ئێمە لە ناوەڕاستەوانە ئەکەین بە دوو بەشەوە بەشی لای ڕاست و بەشی لای چەپ ئەمە بۆچی یارمەتیمان ئەیە بۆ چارەسەر ئەوانەی کە لە لای چەپن بە تایبەتی کاتێک کە تووشی ئەم جۆرە شێرپەنجەیە بن و خاستەن کە بڵاو ئەبێتەوە بەجستیانە پێویستیان بە هەنێ فەحسی تایبەتیە فەحسی جیناتی تایبەتی کە یارمەتیمان ئەیە بۆ دەستنیشانکردنی جۆری چارەسەرەکە هەنێ جار لە نێوان لە ناو نەخۆشەکانە پرسیارمان لێ ئەکرێ ئەڵێ باشە بۆچی ئەم فەحسە بۆ من ئەنێری لە کاتێکا کەسێکی تر لە ناو نەخۆشخانە یەکتری ئەبین و قسە ئەکەن و ئەڵێم فلانە کەس بووی نەنێراوە ئەو فەحسە بۆچی ئێمەش بۆیان ڕوون ئەەکەینەوە کە ئەو شوێنەی کە گرێکەی تیا دروست ئەبێ بۆ ئێمە بۆ هەڵبژاردننی جۆری چارەسەرەکەمان هەنێ جۆری فەحس ئەبێ بکەین کە یارمەتیمان ئەیە کە عیلاجی زیاتر بۆ بەکاربهێنرێت بۆیە زۆر زەڕورە بۆ ئێمە کە بزانین شوێنی شێرپەنجەکە لە چلایەکە خود لە شوێنێکی کۆڵۆنە. دکتۆرێکی تر لەو بابەتانەی کە زۆر باسەکرێ بابەتی بڵاوبوونەوەی شێرپەنجەیە پێم خۆش ئەگەر هەبێ نەخۆشی لای خۆت بە ڕێزەدیانە نێو نەخۆشخانەکانە بینی بێتێ ئەگەر ئەم نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆنە پشتگوێ بخرێ توانای ئەوەی هەیە کە بگوازرێتەوە شێرپەنجەیەکی تر لە شوێنی تری جەستەی مرۆڤ دروست بکە؟ طبعا نەک ئیهمالکردنی شێرپەنجەکە وای لێ ئەکا بڵاو بێتەوە بچێ بۆ شوێنی تر یعنی هەمان شێرپەنجەیە لە شوێنێکی کە بڵاو ئەبێتەوە بووی ئەچێت ئیتر لە ڕێگەی خوێنەوە ئێمە چەند ڕێگایەکمان هەیە بۆ بڵاوبوونەوە یان ئەو تا لە ڕێگەی خوێنەوانێ بڵاو ئەبێتەوە ئەچێ بۆ ئۆرگانێکی تر بۆ نمونە ئەچێ بۆ سیەکانە ئەچێ بۆ جگەرە ئەچێ بۆ لیمفەگرێکانە یاخود ڕێگەیەکی تر لە ڕێی دەماری لیمفەگرێکانەوانێ توانای گواستنەوەی هەیە ڕێگەی سێهەم
خۆی ڕاستەوخۆ لە شوێنی خۆیەوانێ بڵاو ئەبێتەوانێ چ ئۆرگانێک لێوی نزیک بێت پەلاماریە بۆ نمونە هەنە جارکە لە لای ڕاستەوە ئەبێت ئەتوانێت بە خشپەی لە شوێنی خۆیەوە بڵاو بێتەوانێ و پەلاماری جگەر با یاخود ئەگەر لە لای چەوەوە بێ پەلاماری سپلین با یعنی واتە ئەمە عینەن جۆری شێرپەنجەیە بەڵام بز لە شوێنێکی کە بڵاو بۆتەوانێ بەڵام بەس هەنێ هۆکار هەیە کە وا ئەکا کەسەکە لە هەمان کاتە تووشی جۆرێکی تریش لە شێرپەنجە بێ ئیتر ئایا لە هەمان کاتایە یان دوای تێپەڕبوونی چەند مانێکە یاخود چەند ساڵێکە بۆ نمونە ئەوانەی کە جگەرە کێشن بۆیان هەیە تووشی شێرپەنجەی ناودەم بن لە هەمان کاتە تووشی شێرپەنجەی سیەکانیش بن یان دوای تێپەڕبوونی چەند ساڵێک تووشی شێرپەنجەی سیەکان بن لەبەروی ئەو هۆکارە کە جگەرە کێشانەکەی بووی هەیە هەردوو شێرپەنجەکە دروستکە ئیتر ئایا لە یەک کاتا بێ کە پێ ئەڵێن سینکرۆنەس یاخود لە دوو کاتی جیاوازە بێ کە پێ ئەڵێن مێتاکرۆنەس واتە هەمان هۆکارە کە بوو بە سەبەبی دوو جۆر لە هۆکارەکە واکات بزەبت هۆکارەکە واکە هەر بۆ نمونە جگەرە کێشان لاوانەیە لە هەمان کاتە کە بوو بە شێرپەنجەی سیەکان بێ بەهۆی شێرپەنجەی میزەڵان تر ئایا لە هەمان کاتا دروست ئەبێ یاخود فترێکی زەمەنی بین ئەبێ ئیتر ئەوە ئەگۆڕێ بە هەموو نوعەکان هەمانە لە یەک کاتا گرێ هەیە لە ناو دەمیشیا و لە ناو سیەکانیشیا ئەو هەشمانە لە ناو میزەڵانیشیا هەیەی و هەمانە دوو جۆر خوێنی شێرپەنجەی گری هەیە و شێرپەنجەی خوێنیشی هەیە ممکنە سەبەبەکەی هۆکارێکی بۆ ماوەیی بێ کە هۆکارە بۆ هەردوو جۆر لە شێرپەنجەکە لەبەر ئەو جۆرانە ئەو حکایەتانە یاخود ئەو نوع سیناریۆانە زۆر واری دەکە ڕووبات زۆر باشە دکتۆر ئەی بەگشتی چارەسەرەکان چین کاتێک چارەخوازێک ڕوو لە ئێوە بکات بۆ حاڵەتێکی ئاوا کە دەستنیشان تاکرد تووشی شێرپەنجەی کۆڵۆن بووە چۆن هەنگاو بە هەنگاو تریتمنت پلانیان پلانی چارەسەری بۆ دانن ئەوەی کە زۆر دەورێکی گرنگ ئەبینێ لە چارەسەری شێرپەنجە بە شێوەیەکی گشتی وە شێرپەنجەی کۆڵۆنە مەرحەلەی نەخۆشیەکەیە طبعاً هەتاکو لە مەرحەلەیەکی ئەهۆڵترێکە یاخود کەمترێکە دەستنیشان بکرێت چارەسەرەکانمان ئاسانترێکە لەوانێت تەنها بە نەشتەرگەریەک بەلابردنی ئەو لای کۆڵۆن تر لای ڕاست بێ یان لای چەپ بێت نەجاتی بێ پێویست نە بە کیمیایی بکانە بە تیشک بکە بەڵام بەس لەگەڵ بەرزبوونەوەی مەرحەلەکانە لەوانێ پێویست بە تشکیش بە نەشتەرگەریش و بە کیمیاییش بکە ئەگەر لە ڕێکەیە بێ یاخود لە کۆما دروست بێ لەوانێ پێویست ئەوە بکە بەوە بکە کە تشکیشی بخینە سەر لەبەرەوە مەرحەلەی تەشخیصکردنی یاخود دەستنیشانکردنی نەخۆشیەکە زۆر دەور ئەبینێ بۆ چارەسەرەکەمان لە مەرحەلەی زۆر پێشکەوتووە کاتێک کە بڵاو ئەبێتەوە لەگەڵ ئەمانەشە پێویستمان بە عیلاجی زۆر پێشکەوتووە ئەم عیلاجانی کە زۆر باس ئەکرێ عیلاجی تازە مەناعیە بایۆلۆجیە کە لە عیلاج زۆر گران بەهاکانن کە زۆر جا لە نەخۆشخانە بەردەست نییە ینی بۆیە ئێمە یەکێک لەو هەدەفانەی کە من پێم خۆشە کە بەهۆیەوە من لەم بەرنامانەیە بەشداری ئەەکەم بۆی کە هۆشیاری تاک بەرز بێتەوانێ پشکنینی پێشوەختە بکە بۆی ئەگەر خوا نەخواستە توش بوو بێت لە مەرحەلێکی زۆر ئەهۆڵا دەستنیشان بکرێ بۆ ئەوەی پێویست بە کەمترین ڕێگای چارەسەر بێت لەوانێ بەس بە نەشتەرگەری نەجاتمان بێ لەکۆ من لە مەرحەلێکی زۆر تەخیران تشخیص بکرێت و پێویست بە عیلاجی زۆر بە گران بەها بکرێت لە خستەخانە نییە ئەبێ بکڕێت گرانە ناکڕێت لەبەرەوە زۆر زەڕورە پشکنینی پێشوەختە بۆ ئەم چارەسەرە زۆر زەڕورە دکتۆریەکێکی تر لەو پرسیارانی کە پرسیاری هاوڵ و ئازێکی خۆمان بۆ پێشبار پرۆگرامەکە لی کردین وتی حەزەکەم زانیاری زیاتر سەبار بم باسەوەگرم باسیەوەی کرد کە ئەگەر کەسێک لە ڕێگەی نەشتەرگەری و ئەم خانە شێرپەنجەیی ئەم بە شێرپەنجەیی بۆ لابرا و چارەسەری تیشکی و چارەسەری کیمیایی وەرگرتە بوو ئەگەری ئەوە هەیە کە لە داهاتووە دووبارە شێرپەنجە لە هەمان شوێنە یاخود لە شوێنی ترا دروست ببێتەوە سەر لەنوێ خۆی لە حیاتە شتێک نییە بناوی لە سایاسە گەرانتی نییە هیچ شتێک مطلق نییە دائیمە هەموو شتێک پرۆپۆشنێکی هەیە نسبیە وەکو چۆن ئەم کەسە بۆ یەکەم جار احتیمالی ئەوەی هەبوو یاخود تووشی شێرپەنجە بوو بۆ جارێکی تریش احتیمال هەیە کە تووشی شێرپەنجە بێتەوە ئیتر ئایا عینەن جۆری شێرپەنجەیە بەس لە بۆ نمونە لە لایەکی تری کۆڵۆنا دروستە بێ یاخود جۆرێکی تری لە شێرپەنجەیە بەڵام بەس ئێمە کاتێک کە عیلاج بەکار ئەهێنین هەدەفەکەمان ئەوەیە کە نەهێڵین جارێکی تر ئەم نەخۆشیە بگەڕێتەوە یان نسبەی گەڕانەوەی ئەم نەخۆشیە زۆر نزم بکەینەوانێ بەڵام بەس بە هیچ شێوەیەک ناتوانین ئێمە نسبەی گەڕانەوەی نەخۆشی بکەین بە لە سایە سفر یعنی لە دنیا هیچ شتێک مطلق نییە یعنی هەموو شتێک نسبیە زائیدەن
گەڕانەوەی شێرپەنجەش. دەست خۆش دکتۆر سارا جەمیل پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە زۆر سپاس کە لەگەڵمانە بووی و دڵنیام زانیاریەکانە سوودێکی زۆریان هەبوو بۆ هاوڵاتیان سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان ئامانەوە هیوادارم سوودتان لە بەرنامەکە وەرگرت بێ و هیوادارم هەمووتان پارێزراو بن تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ. تا بەرنامێکتر هەر شار و تەندروست بن و خواتان لەگەڵ بێ.